بۆ عرابیە خوای گەورە بە وەسیلەی من لێ خۆش بووە مامۆستایەکی کورد کاچێ بۆ وێ لێ پرسێ لە ئیمام عوتبی لەو کاتەوە ئەو کابرای بەدەویە ئەو شعرەی خوێندۆتەوە نووسراوە لەسەر ئێرە ئەوات بە لەسەر پێغەمبەرگیان ئەفەرمێت تەوبەم کرد اینجا لە معنەویاتە نەقلیان کرد. لە مزگەوتەی ماڵی خوای گەورەوە لە مزگەوتێکی یەکێ لە مزگەوتەکانی کوردستانەوە پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان و لە هەموو موسڵمانانەکەین بە یەکێک بە زیندوڕاگرتنی بۆنەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و بە ڕێزلێنان و شانازیکردن بە پێغەمبەری خواوە عەلەیهی سەڵات وەسەلام بەڕاستی بەشداریکردن لەم بۆنانە جێگەی شانازیە جێگەی سەربەرزیمانە و بە جۆرە لە جۆرەکان تعبیرە لە بەیعەتدان و خۆشەویستی دەربڕین و ئیطاعەکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە قورئانی پیرۆزە 30 واجب هەیە کە بەرامبەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جێبەجێ بکرێ ئەمە یەکێکە لەو واجبانە کە دەربڕینی خۆشەویستی و ناساندنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وخوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ قل بفضل الله ورحمته فبذلك فليفرحوا یەکێ لەو ڕەحمەتانە و لەو فەزڵانەی خوای گەورە کە بەخشوێتی بە بەندەکانی بریتیە لەوەی کە پێغەمبەر بناسی عەلەیهی سەڵات وەسەلام پەروەردگارە فەرمێ هەر کەسێک تەعزیمی شەعائیری خوای گەورەکە ئەوە نیشانەیەوەی کەوا دڵی پڕێتی لە ئیمان و لە تەقوا یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورەترین شعارە چون حەزەتی رسول الله صلی الله عليه وسلم هەموو شەمانێک کە بە ڕۆژوو بە پرسیاریان لێکردەوەی پێغەمبەری خوا لەم ڕۆژە بوو بە ڕۆژووی فەرمێتی ذلك اليوم الذي ولدت فيه لەبەرەوە بە ڕۆژوو من کەواتیا دایک بوو وتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی تەعزیمی ئەو ڕۆژەی کردووە کەواتیا لەدایک بووە ئەویش بە گەورەترین عیبادەت بۆ خوای گەورە کە ڕۆژوو بوونە ئێمەش کە ئەگەر جزئیەتێک لەو محەبەتە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەبڕین معنای ئەوەیە کەوا تەعزیمی شەعائیری خوای گەورەمان کردووە مامیانکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێتە وێزگەیەک بۆ ئێمە وێزگەی برایەتی کەسایەتی و خۆشەویستی لەبینی یەکترە نەخوا نەخواستن نەفرەتکردن لە یەکتری ئەم کۆبوونەوانە ئەم شاعیرانی کەوا ئەکرێ کە ئێمە کۆ ئەبینەوە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەوەیە کەوا زیاتر دڵەکانمان ئاوداشتە بێت چونکە باسەکە باسی پێغەمبەری خوایە باسەکە باسی شەمائیل و ئەخلاق و ڕەوشتیاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا خۆی ئەفەرمێ لە هەر شوێنێکە ئاەتێکی خوا بخوێندێتەوە قورئانی پیرۆز بخوێندێتەوە معنا بکرێ کە یەکێ لە ئاەتەکان باسی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وما أرسلناك إلا رحمة للعالمين هاتنی پێغەمبەری خوا لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەحمەتێکە بۆ ئەم جیهانە أفرمي إلا نزلت عليهم السكينة وغشيتهم الرحمة وذكرهم الله في من عنده لو كانت أخوي قولا دو آرامي أبانة النور الله كان برحمة خويدان أبوشي وهروها أفرمي أخوي قولا لما لا أعلى لا ملائكي كرام أفرمي أوانا ياد ذكري من أكن شعائر كان من بقولا سير كان کەسێک هەست بە باش مرادێک باش مەقسوودێک هاتووە خوای مرادی حاصل بکەیت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەحمەتە بۆ هەموو عالم ماسی والله بەتایبەت ئێمەش کە ئومەتی ئەو پێغەمبەرین فەرمی سەلامی من بگەێنن بە براکانم گیانی پێغەمبەری خوا براکانی تۆ کامانن فەرمی ئەوانن کە بەس قورئانەکەی تۆیان پێگا بەس قورئانیان پێگا و لە شەوی تاریکان وەکو ئێمە بەڕاستی لەم کاتەیە ئەو سەلامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حەزرەتی ڕەسوڵ اللهی نازدار بە ئێماگە هەوڵ بدەین فێری ئەوەی کردوین کە بتوانین لە غەزای گەورە هاتەوە فەرمی نۆزەی لە نۆرەی غەزای بڵێن گەورەیە لە غەزای بچووک هاتوینەوە فەرمیان پێغەمبەری خوا غەزای گەورە چەیە فەرمی تەسکیە نەفسە هەوڵ بدە ئینسان ئەو ڕنگدانەوەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناو ماڵ و مناڵیان ڕنگ بداتەوە لە کاسبیەکەی ئین الصلاة تەنها عن الفحشاء والمنکر
کەواتە نوێژە کە ئینسان لە خراپە بگێڕێتەوە لەم نوێژ بۆ نوێژەیتر لەم جمعە بۆ جمعەیتر لەم مەولود بۆ مولودیتر ئینشاءالله هیوادارین ئەو خەڵقە بەرەو چاکە بڕوە چونکە کافەرمی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خوای گەورەیش قەوم و گەلێک ناگۆڕێ بەرەو چاکە یا بەرەو خراپە خۆیان نەگۆڕن ئەوەی کرێکی بخەیتە خانووی خۆیەوە ئەوەی قەرزدارە قەرزەکەی بۆ بدەیتەوە تەن کەثیرەتەن بئیذن الله خوایە ئەوەی کافر و ملهوڕە لە ناوی بەری یا ڕەبی خوایە نەخۆشمان زۆرە